ساڵی سێمە لەسەر یەک لیژنەی پلان و پرۆژە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بەرپرسەکەی لە کۆمەڵی دادگەریە پلەی یەکەم لەسەر ئاستی لیژنەکانی دیکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەدەست دێنێت. بەرپرسی پلان و پرۆژە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەوان هەموو هەوڵێک دەدەن بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان و بەدەداچوون بۆ پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی و چەندین سکاڵان لە داواکاری گشتی سلێمانی تۆمار کردووە لەسەر داگیرکاری زەوی و پرۆژەی نایاسایی و بەدەداچوون بۆ پرۆژەکانی دیکە. دیارە بەندە کە سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەپێی ئەو هەڵسەنگاندنەی کە ڕێکخراوی کوردستان بۆ هەمان ساڵانە بە دوواداچوونی بۆ کات و هەڵیە سەنگێنێت لیژنەکەمان پلەی یەکەمی لە ئاستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەدەستێناوە. ئەمە بۆ ساڵی سێمە لەسەر یەکە لیژنەکەمان پلەی یەکەم بەدەستێنێ لە ڕووی کار و چالاکیەوە و ئەم ڕێکخراوی کوردستان بۆ هەمووانە ساڵانە هەڵسەنگاندنەکات بە دوواداچوونەکات بۆ ئەو کار و چالاکیانەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دوواداچوونی بۆکەن و ئەمان لای خۆیان کۆیەکەنەوە و ساڵانە هەڵسەنگاندنەکەی بۆکەن و لە ناو دووتێ کتێبێکە بڵاویەکەنەوە. ئەو بە دوواداچوونانەی ئێمە لە ماوەی ڕابردوودا کردمانە بەڕاستی کۆمەڵک بە دوواداچوونی گرنگ بووە تا هەمووی تایبەت بووە بە کێشە و گیر و گرفت و داواکاری هاوڵاتیانەوە و بەشێکی زۆری ئەو کار و چالاکیانەی کردومانە چۆنەڵێ پەیوەندیەک و هەماهەنگیەک بۆ لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ دادگاکانە کە زۆر کەیسمان بردوتە ئەو شوێنانەوە و بەشێکی زۆریشان بریتێ لەو کەم و کوڕیانی کە لە سنووری پارێزگای سلێمانیا هەیە و بەشێکی تری گرنگی چالاکیەکانمان ئەو چالاکیانە هەیە کە لەگەڵ داخوازی هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتیانە نەگونجاوە ڕۆژانە کە سەردانیان کردوین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چ داواکاری بێت چ عریزە بێ هێناوێتە لای ئێمە بە دوواداچوونمان بۆ کردەوە و بەشێکی زۆریمان چارەسەر کردووە. هەڵسەنگاندنەکە لەلایەن ڕێکخراوی کوردستان بۆ هەمووانەوە ئەنجام دراوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەرخستنی ڕۆڵی نوێنەران و هاندانیان بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان و لەم ڕاپۆرتەدا سەرجەم چالاکیەکان بڵاوکراونەتەوە. خۆی ڕاپۆرتەکە دوو بەشە، بەشی تایبەتە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەشێکیشی تایبەتە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. یەکومان لیژنە هەمیشەییەکان تا ڕادەیەکی باش ڕاپۆرت و چالاکیەکانی ئێمە بووەتە هاندێک لە نێوانیانە کە کێبڵکەکەن کامیان زۆرترین چالاکی ئەنجامدەن. ئەمە جێگەی دەستخۆشیە و بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە کە ڕاپۆرتەکانمان توانیوێتی ئەم کێبرکێیە لە نێوان لیژنەکان و ومێ دەکەین لە نێوان پەرلەمانتارانیشە ئەم کێبرکێیە دروست بێ بۆی باشترین خزمەتگوزاری زۆرترین خزمەتگوزاری پێشکەشی پارێزگای سلێمانی بکرێت. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە من سەرۆکی فراکسیۆنەکەم ئەوە بۆ ماوەی 3 ساڵ زیاترە کە ئێمە لیژنەیەکمانێ لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەمین لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و لەسەر ئاستی لیژنەکانە. ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ سەرۆکی لیژنەکە کە کاک ڕەمەزان نامی قەبەڕاستی لەبەرەوەی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو فراکسیۆنی خزمەتێکی خاڵیسەوە مخلیسان لیلا ئەکەین لەبەرەوەی ئێمە هەموو هەوڵ و ماندووبوونیەکمان بۆ ئەوەیە کە خوای گەورە یەک لە خۆمان ڕازیکەن دوو هاوڵاتی لەبەرەوەی ئێمە کە لێرانی سوێنمان خواردووە کە بە دڵسۆزی ئیشکەن وەکو فراکسیۆنی خزمەت ئێمە ئەو ئامانەتی کە لەسەر شانمانە بەڕاستی بە هەموو ئەمین و ئومانیەکەوە بردومانەتە سەر. نوێنەرانی کۆمەڵ لە حکومەت و لە پەرلەمان و لە هەر ناوەندێکی دیکە خزمەتیان پێ سپێردرا بێت دەوترێت بوونەتە جێگەی ستایشی هاوڵاتیان و بەهۆی کار ئاسانیکردنیان بۆ هاوڵاتیان بوونەتە پردێک بۆ گەیاندنی پەیامیان و جێبەجێکردنی داواکاریەکانیان. لەلایەکی دیکەشەوە ئەرکی سەرشانی خۆیان لە دامەزراوەکان بەڕێک و پێکی بەجێگەیاندووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.